إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. زانایانی ئومەتی ئیسلامی لە دوای ڕووخانی خلافەتی ئیسلامیەوە هەتا ئەمڕۆ هەمووان لە بیرکردنەوەن کە ئەم ئومەتە چۆن هەڵئەسێتەوە. ئومەتێک 1000 ساڵ زیاتر حکمی سەرزەوی کردبێ، لەم ڕۆژگاری دواکەوتنی ئومەتەیە جێگەی ئەوەیە هەموو زانایان بیرکەنەوە چۆن ئەم ئومەتە هەڵئەسێتەوە و جارێکی تر دروست ئەبێتەوە و ئەکەوێتەوە سەر سکەی خۆی، عەدالەتی خوا لەسەر زەویا چۆن جێبەجێکاتەوە. هەر زانایەک لە زەمەنی خۆیان بۆ چوونێکی خۆی دەربڕیوە. محەممەد ڕەشید ڕەضا ڕەئی وەها بووە کە ئیسلاحی وەعظی دینی لەگەڵ محەممەد عەبدە ئەگەر ئەمە بکرێت چارەسەرە بێ. جەمالەددینی ئەفغانی ڕەئی وەها بووە کە خەڵکە سیاسیەکان ئەتوانن ئومەت جارێکتر بخەنەوە سەر قاچی خۆیان. ئەبوو عەلای مەودودی و مالک بن نەبی ڕەیان وا بووە کە فکری ئومەت پێویستە لە فکرەوە هەڵسێتەوە. وە زۆرێکی تر لە زانایان و کەڵە پیاوانی ئەم ئومەتە هەر یەکەوە هاتووە و دیدگای خۆی ڕۆشن کردوێتەوە. یەکێک لەو زانایانەی کە کەمترین ڕێژە باسی کراوە ئەبوو الوەفای تەفتازانیە کە لە سەرەتای 900ەکانە یەک زۆر بیر ئەکاتەوە ئەم ئومەتە چۆن هەڵسێتەوە. ئەفەرمێ سەیرم کرد مەفهومی ئومەتی ئیسلامی بۆ زانست مەفهومێکی غەڵەتە، بۆیە ئەم ئومەتە لە دواوەیە، بۆیە مەشغوڵە بەشتی لاوەکیەوە و ئەساسیاتی لەبیر چۆتەوە. ئەبوو الوەفای تەفتازانی پیاوێکی سۆفی زۆر عاقڵ و فەیلسوفێکی زۆر گەورەی ئومەت خزمەتانێکی زۆر گەورەی بەم ئومەتە کردووە، تایبەت لە ڕووی هەستانەوەی ئومەت و ئەو ڕێکارانە چین بۆ هەستانەوەی ئومەت. ئەفەرمێ کێشەی ئەوەی ئێمە پێمان وایە مەفهومی علم، کتێبێک ئەنووسێ بە ناوی مەفهوم العلم في الإسلام. لو كتب أفرمي لا يجوز أن نفهم العلم في الإسلام على أنه يعني فقط العلم بأحكامه وآدابه. أفرمي دروزني إما تصور من وابع علم لإسلام تنها بريتيا لأحكام وآداب إسلام نخير، تنها بريتيا لفقه إسلام. يعني تصور كان هتا أمره همو أو حركات إصلاحاني لعالم إسلامي دروسة من لفقها ونبن کۆمەڵی شعائری فقهی هەموو ژیانیانی پێوە تەرخانەکەن بیرکراو لەوەی ئومەتی ئیسلامی لە چه حاڵێکە لە چه زەحمەتێکەیە. ئەفەرمێ هەموانین لە بابەتە فقهیەکانە دیراسە ئەەکەی. کۆمەڵی بابەتی فقهی دەستنوێژ لە ئافرەت ئەشکێ ناشکێ، ئایا ڕۆژوو بەم شتانە بەتاڵە بێتەوە بەتاڵ نابێتەوە، ئایا حەد چۆن نەکرێ، هەموو عمری ئومەت بەمە ئەڕوا بە شەرتێ ئەمە تەواو بووە. هەرچی ئەەکەی زانانی پێشتۆ باسییان کردو کۆتا بووە.
ئەفەرمێت شەڕکردنەوەی مەفهومی علم لە ئیسلامە تەنها بۆ ئەم شتانە هەڵەیەکی زۆر گەورەی و دروستیش نییە، بەڵکو ئەبێ ئەم ئومەتە بیرکاتەوە کە مەبەست لە علم لە ئیسلامە علومی کەونی و علومی مادیە لەگەڵ علومی ئیسلامیە. علومی کەونی و علومی مادی جیاواز نییە لە علومی ئیسلامی. جاران ئەگەر مەلایەکی ئومەتی ئیسلامی لە کاتی بوونی خلافەتە بتبینایە هەمان ئەم مەلایە علمی طبی هەبوو، علمی فەلەکناسی هەبوو، هەتا کۆتایی ئەم زەمانانەی ئەخیری ماوەسانی ئاینی خۆشمان هەمویان لە علمی ئوستورلاب و فەلەکیات و ئەوانە زانایەتێکی زۆر گەورەیان هەبوو. دواتر وردە وردە دەستێکی دەرەکی علومی ئیسلامی کورت و چڕ کردەوە لە چەند کتێبێکی بچووکە، لە چەند زانستێکی بچووکە. هەرچی زانستێکێ لەسەر ئەم زەویە ئیشی ئومەتی ئیسلامیە کە کاری پێ بکا و هەڵسێتەوە. ئەفەرمێ ئەگەر بێت و تێنەگەین لە علومی کەونی و بە علمێکی لە ئیسلام تێنەگەین، علمی مادی بە علمێکی ئیسلامی تێنەگەین، ئەفەرمێ ئەم فەهمە فەهمێکی هەڵەیە، چونکە ئەم ئیسلامە بەرنامەیەکی شامیلە. فێرتەکە چۆن جلێ لە بەرکەی، فێرت ناکات چۆن ژیانی ئومەت بەری بەڕێوە، چۆن عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامی بچێ بەڕێوە. هەرچی شتێک کە نەشاڵی ئینسان بێ، هەر هەموو بحوثە کەونیەکان، بحوثە مادیەکان کە پەیوەستە بە تعمیری سەرزەوی کە خوا تۆی کردوتە خەلیفە و جێنشین بۆ تعمیری سەرزەوی، هەمووی لەناو دائیرەی ئیسلامایە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەنتم ئەعلەم بشؤون دنیاکم، ئێوە زیاتر خۆتان عالمن بە شەئن و کاروباری دنیای خۆتان. ئەو دەقانەی کە باسی دنیاداری ئینسانی ئیماندار ئەکەن، دەقەکان زۆر کەمن، هەمووی مەجالی فەهم و فکری ئینسان. ئینسانی مسلمان ئەبێ فکری زۆر گەورە بێ. تەسەوور کە لەوە چی ئەمڕۆ تۆ فیتر بی، هەست بە عیبادەت نەکەی لە کاتی فیتریەکەتە. ئیمامی غەزالی مەقولەیەکی زۆر مەشهور و گەورەی هەیە، ئەفەرمێ علم کە فەرزی کیفایەیە، وا نەزانی علمی فقهەیە، علمی نەحو سەرفەیە، بابەتە دینیەکانە. ئەفەرمێ ئەگەر فیتر لەو وڵاتە نەمێنێ هەموو وڵاتەکە گوناهبارن. تەسەوور کە ئەگەر ناڵچیەک نەمێنێ هەموو ئومەت گوناهبارە بێ. سەری ئەم مەفهومە گەورەکە بۆ دین، بۆ دینداری، علومی صناعەت و علومی زیراعەت و هەرچی علومەکانە لەناو دائیرەی دینایە. تۆ کاسبی ئەەکەی، پارەی خۆت پێیا ئەەکەی، زەراعەت ئەەکەی، بە ئیتقان و بە ئیخلاسەوە جێبەجێ ئەەکەی، ئەجری لەسەر وەرەگری، فەرزێکی دینی جێبەجێ ئەەکەی. ئەم مەفهومە مەفهومێکی زۆر گەورەیە. ئەگەر خەڵکی مسلمان هوشیار بێ لەگەڵیە، ئەگەر هەڵیش نەسینەوە ڕاچڵەچینێکمان بۆ دروسە بێ کافر و بێدین، ئەم مەفهومەی لە لای ئێمە داناوەکەوە تەنها خوێندنی قورئان و لە ناو مزگەوتا بوون، ئەمە علومی شەرعیە. علومی شەرعی ئەوەی ناو بازاڕیشە. بۆیە غەزالی ئەفەرمێ علمی حیساب علمێکی ئیسلامی نییە، بەڵام لەبەر ئەوەی لە بازاڕە ئیشی پێ هەیە واجبە لەسەر مسلمانان ئەبێ فێری ببن، لە میراتە ئیشی پێ واجبە لەسەر عولەما فێری ببن. بۆیە علمی حیساب ئێستا بەشێکی زۆر گرنگە لە علومی ئیسلامی. بۆیە ئەگەر سەیری زەمەنی حەضارەت و هەڵسانەوەی ئومەتی ئیسلامی بکەی، حتا وەکو ئەو علمانەش کە حەرام بوو، عولەمای ئومەتی ئیسلامی فێری ئەو. بنمونە لە مەزهەبی حەنەفیەکانە ئەفەرمێ قاضی واجبە لەسەری ئەو کەسێ بێتە قاضی مسلمانان، واجبە لەسەری ئەبێ علمی سحر بزانێ. خۆ علمی سحر حرامە، بەڵام لەبەرەوەی بزانێ ئەم سحرە چەندێک کاریگەری، ئەگەر جەریمەیەک کرا بە سحر ئەبێ قاضی بزانێت چی ڕوویداوە و چی ئەگوزارێ لەناو ئەو زانستە، با زانستەکە حەرام بێ واجبە لەسەری ئەبێ فێری ببێ. بۆیە عولەمای ئومەتی ئیسلامی لە قەرنی زێڕینی خۆیان دەستیان پێ کرد، لە هەموو علومەکانە کاریان کرد. زۆرێک لە علومەکانی جەبر و هەندەسە و فیزیا و کیمیا و ئیحیا و زۆرێک لەمانە دیقەت ئەدەی ئومەتی ئیسلامی و زانانی ئومەتی ئیسلامی دەستی باڵیان هەیە لە تەتەورکردنی علمەکانە، نەک نەقڵکردنی و تەرجەمەکردنی. ئێمەی ئومەتی ئیسلامی ئەمڕۆ لە خەسارەتێکی زۆر گەورەن ئەگەر ئەم مەفهومە گەورەیە وەرنەگرین بۆ ئیسلام. هەر کارێکت هەیە لە هەر دائیرەیەکە کارەکەی، هەر جۆنە سەناعەتێک ئەزانی، دارتاشێک ئەزانی، حەدادی ئەزانی، خەیاطە و
دوورینێک ئەزان هەر شتێک کە تۆ ئەیزانی بە عیبادەت وەریگرە ئەمە بەشێکە لە دینی تۆ چۆن لە نوێژەکە تا گورج و گۆڵ و جوان ئەوەسی لە بەردەم خۆیە لە ئیشەکەشتا ئەوە جوان بوەست ئەمە مەفهومی علمە لەناو ئەم ئاینە پیرۆزەیە ئەگەر ئاياتی ئەحکام هەمووی کۆکەیتەوە ناکاتە لە 103 قورئان ئاياتی هەموو ئەحکام باسی نوێژ و دەست نوێژ و هەمووی کۆکەرەوە هەموو فقهی ئیسلامی ئەی بەشەکەی تری باسی چیەکە باسی تێڕوانی تۆکە باسی گردوونت بووەکە باسی ئەوەت بووەکە لە هەموو شتێ پند وەرگرە ئەی موسڵمان رب العالمين لقرآن كاتب باسي خلق إنسانك أفرمي الرحمن علم القرآن خلق الإنسان يعني شون علم كوتوتا آية بيش أويك إنسان خلق بكري خلق إنسان ببي علم وببي ياسا ودستوري إلهي هيج نية أجر تو خود ندوزيت ولا ناو قرآن تو هيج نيد أي مروف أجر بيتو بواري كاري خوت ندوزي ولا ديني بيروزا تو تشيت كردو بويا رب العالمين علماء فرمون كاتي علم القرآن أخاته بيشوا يعني يا ساي تو يا ساي جياني تو دستوري تو بيجوا إلى دايق بي هرشي دويستو خوا بيداوي دوستك معيدة يندر هنا أبو ريخولايش بتشوكيان احتياط كلا ناوي أبو وين دانا أبو معيدة بوي هم جاري سبحان الله ما وصى أو ريخولا بتشوكو بو معيدة بو كاك خوا بيش أو دروستك علم القرآن همو يا ساو دستوري توي دانا دواي مردنيش بوي داناوي بوي النخش الرقاء أمتي إسلامي لبيش خلقي تو هتا كوتاي تو لناو بهشتو بينيني خوا همو نخش الرقاء توي إمي مسلمان سيري السلفي أمتكين لما نتي أجل تصور كان علمي اقتصاد علمي تجارة بازرقاني أما أنا هم زانستن لشريعتها اقتصادي إسلامي هي زراعي إسلامي هم كيس كتابي لسر نسراوة تقول لك شو أتى كاركي برو إيشكي تو هي بويا أبيني هند جار كسيك بهوي صنعاتك وأتو ولاتك كافر خلقك زول لسدسي مسلمان أبو وأن ده إتقاني هبو جاري وهبو بهوي بازرقاني وتجارتك وأروشت أمتك لسدسي مسلمان أبو صينك تو خلقي مسلماني تيابيني بهوي بازرقاني ومسلماني تيكو أمتي إسلامي أما مفهوم أبي الركعة وإن جاهل أسيته أقرناها استانا وزور زحمة تو تنها وابزاني بملايكي مزقوت هلسيته يا بتشوار وتار هلسيته هركس من لآسي خويا لشويني خويا بكاركا أمره علمي كمبيوتر علمي دروس كني برامج لكمبيوتر هم وين بشكل لديني تو يعني تو فيسبوك بوشي أجر آياتي كي قرآن بلاو نكيتو دامو بوشيته أجر لبردم خويا نلي خويا من إيشك مكربو أمتي إسلامي حديث وفرمايشتي كي خوشويستن بلاو كذا بوشيته شو إسفادة ليك يوتيوب بوشيه أجر تو إسفادة شرعي وديني لينكي نا تو كثيري موبايل أبي بكاري بيني كأما علمك وكو كسي مسلمان واجبة لسرد هرشي هاتنا أم ولا تو بيتو فيري بي موديني شبا بسرشي سيارة اللي خورينا كفيرة بعبداياتية موبايلك شفيرة بعبداياتية بويا إنساني مسلمان أبي لمزة منازور تشاوكراو علومي السياسة بردن براوي كاروبار وإدارة واجبك شرعي سرشاني تويا لجسوتيكا لدائريكا كاركي جوان ركوبيك دامزري بروجي هستانوي أمد بزانا شيء أجوزر إلى الدنيا أما أنا هموي بردي بناغن أم نفران أبوها هستانوي أمتي في غمري خواص الله عليه وسلم أم زمن وزمينيا حتى السر أو أبو شوازة أمي أمتي سامي الزليل نابين كهال صاينوا همو كاديرك من إيه أم أمته همو كسي إيه أبي مفهومي عبادة من شهر سر كرد مفهومي علم لزين ما شهر سر ما كرد بيه هر كاركت هي هر يكما جورا كارك من هي والله أبي لو كاري خوتا خد بزاني عبدايتي رب العالمين جيب جيك إنجا تو دا مزراوي إنجا تو لناو أم بازنا قوري دينا كاركي
طلاب علوم شرعي تنها فقهكان نين وملاكان نين. إمام غزالي لإحياء علوم الدين أفرمي أجر أم علوم دنيويانا إذا خلا البلد ممن يقوم بها لحرج فلا يتعجب من قولنا أن الطب والحساب من فروض الكفايات. الله سر سرنا من يعلم طب بابرا حسابات وما فرض كفاية لسر أمت أبي إما تيبجن أجر بلد ولاتك وشارك أم علوماني ليه ببره هم ينقونه بارد هر علم لم شار ولاتي إما نبي هم ينقونه بارد. والله استك علمي تصنيع أسلحة لعالمها كزور لبيشوية ألم ملتي أما كز نبي لو بورا لبيشوية والله ينقونه بارد هر هم خنا بتار رجع قيامة كافر تشك بودروسك كاك أمة أبي هل سيتوا معقولة هرتشيش تو نهيني وسر جهان هرهم لدسي كافر أبي توحيد شبه دسوا نبي بويا جنجي برس مسلماني خوشويس لهر بشي ورجيراي لهر جايك بوي بريار دا قرانكاري دروسكي بريار دا بشي ديني خلنا أوشونا جاقب كيتوا اشتاكت كردبه بو أمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم بروجي هستانوي أمتا بۆی هەر یەکێک لە ئێمە ئەبێ واجبەکانی سەرشانی خۆی بەو بچووکێ لە نوێژ و تاعەتا تێنەگا خۆ ئەوانە واجبی گەورن بە سەرشانمانەوە بەڵام ئەبێ ئەو مەفهومە گەورە بۆ دنیاداری لە زیهنیا بێ هەتاوەکو بتوانێ ئەو ڕۆژەی کە ئەم ئومەتێتەوە سەر قاچەکانی بەردی بناغە بێ ئەگەر مردیش سەری بەرز بێ بڵێ خۆشەویستمان أي محمد المصطفى صلى الله تعالى عليه وسلم من يشبم لو أمتيتو كخم آماد أكر بروجي قوري أمتيتو قوري دا صلاتو برزي الله إخوة سرزوية خواهي جان لد أبارينا ولد ألالينا وبرحمته بزي خوت آرامي بسدلو درون ما ناببارينا خواهي هداية من زيادك يا أكرم الأكرم خواهي جان نيوتشواني قنجا كان من مقرب خير أمتك كمان لمحنتك زور قوري يا أخويا زندومان كروا يا رب العالمين أخويا داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت يا إلهي رحمته بزي خود بسر مانا ببارين أخويا داوال لي أكن عفو عافيتي خود بسر مانا ببارين إلهي أم عبدانا هاتونة مالكيتو يا إلهي دسي دعاء تنهاب ولايتو برزكنا بخوا پروردگارا رکوع لبر هیچ تێکا نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ سوژدە نابن و سەری بەرزیان نەوی ناکەن بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دڵیان پڕە لە دوعا و دەستەکانیان بەرز کردوتە دوعاکانیان قبول کە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام فرهنگو هوراماني آرونا قولانا كريانو تنها رنگا قوراني واتو چن كليبي ونبو هورامان صاحب فرهنگ فرقورين جاقرد الرواكاو جارو صناعتيو فرولي وبين جارو زراعتيو فرولي وبين جارو تجارتي سهر عينا فرولي وبين جارو علوم الشرعي وتزكية وتربية وبابة الروحيكاوة هورامان هلش كيشتن بي شامي وبي مصري وبي يمني وبي فرولات آرونا جاگر کات زیاتر پیوسما بزندک زنده کردیو تراث گورینه که جیام استن فرهنگ گورینه که خریکا گمبون و کوربو واجبه و شرعی سروشانه منه جاگر دو بوارکا و جاری وتر بمیورو ما بو تنها سرنج و خەڵکی یا کافر و بێدینا پادشا کردە بۆ تەنها گۆرانێکی ئێوە منێ با هیچی تەرمە دەسۆ نەمەنم بە شێگولانە جەواچمێ فەرهەنگ و هەورامانی بریتیاجە دەنگی وەش و دەنگ زوڵاڵی خەڵک و هەورامانی و ئاشعرە جوانێکە دینەنە فرێشە ڕاشا بۆوە
کە سەر و کەش و کۆ و ئاو سازگار و جوان و هەورامانی لەواچرین یان کەسایەتێ گەورەکێ و شێخە گەورەکارە واچرین. ئارۆنە جەگەر کاتێ زیاتر پێویستمە پانێنە دەگاکە زین نەکردمەوە 50 ساڵە بلمێ چێ دماتر دەگێەوە هەورامانیمان نییەنە یان زیاتر 6 ساڵە 7 ساڵێ حوزرەشان نەبیە بۆ فەقیرشان نەبیە بە دەرس و دەورشان نەبیە بۆ و قەڵەمە جوانەکەی هەورامانی چێوشە فرە نوویستن و خزمەتی فرە گەورەشاکردن. جا هەورامان و ئەو دیم و ئیدیمی ئارۆنە دیاردە و فەقیەکانمە کەم بێن و یۆچا چێوە شانازیش بۆ کردمێ هەتا ئارۆ ڕەنگە جەگرد و قەومێتەکە فرەتەر خەڵکە هەورامانی ماوەسەی ئاینیش فرەتەرێ بە جەگرد لایە مەڵاکێشە جەگرد لایەوە فرەترینە ڕێژەشا بێن بەڵام ئارۆنە بەرەو کەمی ملە و دنیا و کافری کارشکردن کە علومی شەرعی و زمێ دماوە فەرهەنگە جوانە وێ ماجە مەڵایەتی دوورگنەوە هەر یۆ ماجە ئاست و وێش و چەودیم چیدیم یۆ جەزارۆڵەکە وێش یا گرعە ئیلێوەمە یۆجە کەسەکەش ور بژار و کەرۆش بە مەڵا حتاوەکو ئی فەرهەنگەمە ویر نەشۆ ئی بەشە دینیەت جوانە کە گرد و مێژوو هەورامان و فەرهەنگ و هەورامانی دەوشرە سوڕیەوە ویرمان نەشۆوە و واجبەوە شەرعی سەرشانیمان ئارۆ کە ئیلانەیە فەرامۆژ نەکردن فرە وڵاتانە هەن یەک قەومیەت هەرچی مەڵێ ئا وڵاتەیە گر هەنێ ئا قەومیەتین مۆریتانیا شنقیتێکی یەک عەشرەتە لێ شنقیتێکی ئیسا حالیان 50,000 عالمێشە هەن 50,000 عالمێ هەن و یەک قەومیەت کریۆ هەورامان بۆ بە ڕەمزێ گەورە پێ علومی شەرعی دیراسەکردەی ئیسلامی چکە ئێمە مێژووەمانیە فەخرشکردمێ بۆ ئیلا مێژوو ئیسلامیمان هەن منارەکێمانێ مزیەکێمانێ دارە جوانێ درێ مزیەکانێکە نەریێنێ بە شەڕۆحیەکەمانە تەنها هیچێمانێ فەخرش بۆوە کردن وەرۆ ئانێ داوا کەروجە ئاو تاتەوە شەویسەکە و عایلە بەڕێزەکە ویر و ئینەی نەبیمێ زارۆڵەکەمە کەرمێ بە فەقیە کەرمێ بە مەڵێ هەتاوەکو ئایندێەوە ئینشاءڵڵا گەشت چەمەڕوان و هەورامانی کەرەوە تا سەر پیش شێوازەمە بۆ هەورامان ڕۆی جەڕوان وروەستەیەوە هەورامانی دەست بە نەکەرەوە جوانێکی فەرهەنگەکەی گرگێڵاوە ئی شێوازە و ئاروی کە خەڵک هەرمانە سەر و هەورامانی کەرەوە فاڕیۆ بە شێوازی تەر هەورامان وێش هەرمانە سەر وێش کەرەوە خوای گیان ئی کەلیماتێ ما چەنە قبوڵی کەرە عەفو و بەزەی بێ و بنجە ملمارە. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.